دەڵێن تاریق عەبدوڕەحمان ئێستا وازی لە تۆپی پێهێنایە و یاری دۆمینەی دەکا. والله بحياتي نازم دوميني بكم. بەڕاستی؟ والله وبالله وتالله نازم دوميني بكم. والله جەنە ئەو هایان پێمان گوت. والله وبالله وتالله نازم دوميني بكم ئەمن بەس قسەشتێک پێ بڵێم. بەڵێ. منطقەی تێراوە جێگایەکمان هەیە چایخانەکە ئەوانی قەدیم هەموو دێنەوە وێندەری هەموومانیان ڕۆیشتي ئەمیشمانم لە تێراوە ڕۆیشتي لە گەنجانم پێنجشەم و جومعان ئێستا ئەوڕۆ حەز دەکەی بڕۆ وێندە تەماشاکە بزانە لۆم ڕاوەستانیاننا انتظارم دەکەم اسمێ گوت اسمە مەزبەحی دێمەوە لقایەکەی دەکەم دووە مەزبەح و دێمەوە ئەو جێگایە ئیمەیە ئەوەی لە عمری من دێ لەگەمە دادنیش لە عمری من گەورەتر لەو لای دادنیشن جاحی لە شێ لەو لای دادنیشن بەس والله ئەمن دۆمینەی نازانم بەس لەکەنیان دادنیشمەوە دادنیشم لە کوچوو ناتانم چکو دەزانم گسکەکان کەنی لە دایک بوونە کەنی داچیان مێردی کرد هەمووی دەزانم یەک منتیقی ناکری ئەوان ئەمن ئەوەن ئەمیان خۆش بێ ئەم بلێم ناسمەوە منتیقی ئەساسی ئەوە یەک با پێ بێنم ئێستا چمان کرد گوتمەکە کە چایخانەدا نەنیشت هەستان دە برادەر ناوەکان ژێرم هەمووی شخصیاتی عایلەی هەولێرێنە دوکانێکمان گرتیە بە $300 جەبدێ هەموو سەرمانگان ئەم ئەو دەکەسە هەر $100 دادنین $300 دێنێ چێ کرێی دوکانێ 100-200 دانێ ئاو کارەبایە چەند دەمینێتەوە $500 ئیشی ئەوەی پێدەکرد ناوچیە فۆواکی شتا پێەکەی شەوان میێوانمان دێتن وێدانش دوکانەکەی دانشیان چ چاخانەی بە خودای دۆمینەی تێدانە هەموو شخصیاتن دێنێ دەرزابتە ریاضیە تازیرە ئەوەندە یەکترتان خۆش بێ ئەوەندە حەستان لە بیلەکن یەکتری بن و لە جێیەکی باش و مەحقول پاری بدەن هەتا ئەوها حەزم لێ بوو ئەنگۆ بسوانە هەولێر تێراوەی لەوێن تا پرسی بە ئەجوبات بن